چالاکوانی کۆنگۆیی موازۆلۆ دیابانزا ڕۆژی چوارشەمە بەهۆی دزیەکی ئاشکراوە لەلایەن دادگای تاوانی پاریسەوە پاشەوەی لە مانگی حەودا پەیکەرێکی هونەری ناوەڕاستی سەدەی 19ەمی ئەفریقایی لە مۆزەخانەیەکی پاریسدا دزی بە بڕی 1000 یۆرۆ سزادرا. دیابانزە کە ماوەی 20 ساڵە لە فەڕەنسا دەژی سەر بە بزوتنەوەی پان ئەفریقاییە کە فشار لە فەڕەنسا دەکەن بۆ ئەوی کارە هونەریە ئەفریقایەکان بگەڕێنەوە و پۆزش بهێنەوە بۆ کاری کۆیلایەتی. بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاند کە داوای هەڵاوێرکردنەوەی یاسایی دەکات و دیابانزا گوتی ئەوە نوکتەیەکی گەورەیە لە دادگای فەڕەنساییدا. لەگەڵ هاوڕێیەکی خۆیدا دیابانزا لە مۆزەخانەیەکی کوای برانلی هەستان بەلابردنی پەیکەرەکە و کەسێکی دیکەشیان هەستا بوو بە بڵاوکردنەوەی ڕاستەوخۆی ڤیدیۆکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا کاتێک ویستی بڕواتە دەرەوە لەلایەن پاسەوانێکی یاساییشەوە ڕێگری لێکرا. دیابانزە ڕوبەڕووی دووەم تۆمەتی دزیکردن بۆتەوە بەلابردنی کەلەپورێکی هونەری لە مۆزەخانەیەکی مارسێلیا و دواتر ئەو پەیکەری بەدەستی خۆی بردبوو بۆ بنکەی پۆلیس. بەڵام ئەو چالاکوانە کۆنگۆییە پێی وایە کردەوەکانی بەهانەیەکی سیاسیە.